دوای بڕیارێکی ئەنجومەنی وەزیران بۆ دروستکردنی پردێک لە سەر ڕووباری سیروان لە قەزای کەلار، شارەوانی کەلار دوو جێگایان دیاری کردووە بۆ دروستکردنی ئەو پردە. جێگایەکیان ئێرەیە کە منی لێم ئەو ڕاستە شەقامەی لە ناو بازاری کەلارەوە دێتە سەر ڕووباری سیروان کە بە شەقامی مارینا ناو ئەبرێت. یەکێک لە بیرۆکان ئەوەیە کە پردەکە لەسەر ئەم شەقامە دروست کرێ بۆ ئەو بەری سیروان بۆ ناحەی قۆرەتوو و کاراسانی بکە بۆ هاوڵاتیان کە هاتوچۆ بکەن. و جێگای دووەم کە دیاری کراوە لای فلکەی زانکۆی گەرمیانە کە لێوە پردەکە لە دەواازەی قەزای کەلار لێوە پردەکە دروست بکرێ بۆ ئەو بەری ڕووباری سیروان. بەڵام بیرۆکەی سەرەکی ئەوەیە کە ڕاکان زۆر لەگەڵ ئەویان کە پردەکە لەسەر ئەم شەقامی مارینال ناو بازاری قەزای کەلار دروست بکرێ بۆ ئەو بەری ڕووباری سیروان. شارەوانی کەلار پلانی ئەوەی هەیە کە ڕووباری سیروان ببێتە ناوەڕاستی قەزای کەلار، شارەکە فراوان بکرێت، ڕووباری سیروان بە ناوەڕاستی قەزاکەیە تێپەڕبێت و ئەو دیوی ڕووباری سیروان بکرێت بە پرۆژەی گەشتیاری و پرۆژەی نیشتەجێبوون. بەڵام من قسم لەگەڵ سەرۆکی شارەوانی کەلار کرد، وتی لە ئێستا خەریکی دیزاینکردنی ئەو پردەین، تاوەکو ئێستا بڕیاری کۆتایە نەداوە کە وەک ئەو دوو جێگایی باسی کرد، یەکیان لە شەقامی مارینال ناو بازاری کەلار، ئەوەی دیکەیان لە دەواازەی قەزای کەلار لە نزیک فلکەی لای زانکۆی گەرمیان. ئەو دوو جێگە دەستنیشان کراوە کە ئەو پردە لێەوە دروست بکرێت ڕاستەوخۆ بۆ بەری ڕووباری سیروان قەزای کەلار ببەستێتەوە بە ناحەی قۆرەتوو گوندەکانی ئەو سنوورەوە. ئەمە هاتوچۆ بۆ هاوڵاتیان ئاسانەکات، لەگەڵ ئەوەشدا لایەنێکی دیکەی گەشتیاری هەیە کە لە ئەو بەری ڕووباری سیروانەوە پرۆژەی نیشتەجێبوون دروست بکرێت و بکرێت بە ناوچەی گەشتیاری و ئەمەش وا ئەکات کە ڕووباری سیروان بە ناوەڕاستی قەزای کەلارە بڕوات و قەزای کەلار فراوانترەکرێت و بەشی فراوانکردنەوەکەشی ئەکەوێتە ئەو بەری ڕووبارەکەەوە وەکو باسم لێوە کرد.